ئێمە ئەزمموی دوای 2023 و بەتایبەت تریش دوای 2005 بۆمان بە دەرکەوت ئەو حکوومەتانەی کە دروست بوون بە شێوەیەک جا شێوەی تەوافقی بوو شێوەیەک بوو کە نەیانتوانی لە ئاستی ئەو بەرپرسیارەتێدا بن و بەڕاستی فەشەلیان هینا لە حکومڕانیدا هەڵبژاردننی ئەو جارە دەرفەتێک بووە بۆ ئەوەی هەندێک لایەن ئەوانەی کە خەڵکەی بێلایەن هاتە ناو عملی سیاسی و هەندێک لایەنیش پێگیان بەهێزتر بوو هەندێک لایەنیش کە ڕۆلیان هەبووە لە ڕابردوو نایانتوانی وەکو پێویست ئەو دەنگە بینن ینی متمانەی خەڵک بەدەست بینن ئۆمێدەک بوو کە حکوومەتێکی نیشتیمانی پێک بێت لە هێزە ئەساسیەکانی عێراق و بەشێکیش لێ ئۆپۆزیسیۆن بیتن بەڕاستی ئەویش خەریکە کۆسپی بۆ دروست دەکرێتن مەشاکلی بۆ دروست دەکەی گرفتی بۆ دروست دەکرێتن ئەمە ئومێدێک بووە دەتوانم بڵێ ڕەنگە دو ئومێدیش بیتن بەڕاستی چونکە گەلانی عێراق و دۆخی سیاسی عێراق لە هەموو ڕۆکەوە چیتر تەحملی ئەو بارگرانی و ئەو ناخۆشیانەی ناکەکە ڕوبەڕووی گەلانی عێراق و وڵات دەبیتەوە هاوپەیمانێتەکە تاکو ئێستا بەردەوامە وەکو خۆی مایەوە پێمان وایە بەو ئاراستەیە دەتوانین یعنی بەشێک لەو معاناتە گەلانی عێراق لەو دەورەی پەرلەمانیان لەو دەورەی انتخابی بتوانین بین نەدی و بەسەر کۆمەڵی گرفتدا زال ببین و بگەڕینەوە بۆ دەستور بگەڕینەوە بۆ شراکەتی ڕاستەقینەی هەموو پێکاتەکانی عێراق.